ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی سپاسی برایانی ڕێکخراوی قوتابیانی بەشی ناوەندی زانکۆ دەکەم کە ئەو شەرەفەیان بە مندا کە لە ئێوارە کۆڕێکی ئاوا بەشداری بکەین و دوو قسەی خێر لە بۆ یەکتر بکەین. طبعاً ئەو مەجلیسانە مەجلیسی ئیمانن، وەکو ئەسحاب هەموو جارێک کە دەگەیشتنە یەکتر و ئەیان فەرموو تعالە نەجلیس نؤمن ساعە، سەعاتێک وەرە دانیشە بە پێکەوە ئیمانی یەکتر شەحن بکەین. بەڕاستی ئەمڕۆکە ئەم جۆرە مەجلیسانە زۆر کەم بوون، لەبەرەوەی خەڵک زۆر مەشغوڵ و مەستی دنیایە، مەستی ئەنواع ئەشکالی شتی پڕ و پوچ و دوور لە دینە. جا بۆیە ئەو مەجلیسانە زۆر پێویستە کە تیکرار و بەردەوام هەبێتن و ئێوەش بە گەرم و گوڕی بەشداری بکەن بۆی بەڕاستی بتوانین ئیمانی یەکتر شەحن بکەین و شتێک بکەین بۆ ئەوەی لە قیامەتدا ئینشاءڵڵا تێیدا سەرفراز بین. خۆشەویستانم، ئەو بابەتەی کە جێتان لێ بوو، عنوانی ئەو بابەتەی کە ئەو برا بەڕێزە پێی گوتن ستەم و ستەمکاران چێن، زۆر لە مێژ بوو. ئەو فکر و خەیاڵەم لە مێشکدا بوو و لە ناو مێشی هەموو ئێوەشدا هەیە. کاتێک کە تەمەشای حاڵی مسلمانان دەکەین لە دنیا و بە تایبەتی ئەگە بین باسی مسلمانانی کوردستان بکەین، هەر چار پارچەی کوردستان بەگشتی و کوردستانی عێراقیش بە تایبەتی، ئەبینین بەڕاستی مسلمانان ڕۆژ لە ڕۆژدا وەزعمان لە نەهامەتی و ناخۆشی و نەکبەتی و سەختیدایە و ساڵ بە ساڵ گرفتمان زیاد دەبێ و ساڵ بە ساڵ محنەت و ناخۆشیمان زیاد دەبێ. ئەگەر من لە هەر یەکێک لە ئێوە بپرسم، ئەرێ خوشکم، ئەرێ برام، ئەوە بۆ واین دەرەمان مستا ئەو حاکمە زاڵم مستەمکارانە وایان لە ئێمە کردووە، ئەو حاکمە زاڵم مستەمکارانە هەموو مقدراتی ئێمەیان خوارد، هەموو ماڵ و سامانی ئێمەیان بە هەدەر برد و تاران کرد، بۆیە ئێمە حاڵمان وایە. بەڵام ئەگە ئێمە تەمەشای قورئانێ بکەین، خوای گەورە تەمەشای شتەکان ئاوا ناکات. ئەگەر بمانەوێ ئەو حاکم و زاڵمانە بگۆڕدرێن، بەو شکڵەی نییە کە ئێمە ئێستا بەو شکڵەی داین، نەخێر. ئەو حاکمە ڕاستە زاڵمە، ڕاستە زوڵم دەکا، ڕاستە بەناحەق ماڵی خەڵک دەخوا، ماڵی میلەت بە هەدەر دەبە و گەندەڵی دەکاتن، بەڵام لە هەمان کاتدا ئێمەش وەکووان زاڵمین. ئێستا کە دێمە سەر ناوەڕووکی باسەکە هەمومان بەشێک لەو زوڵمەمان تێدایە، بۆیە ئەوان ڕۆژ بە ڕۆژ لە قەرەبی و لە گەورەیی و لە دامەزراوی و لە زوڵمدانە. قەناعەت بکە ئەگەر ئێمە مسلمانان پاک و بێگرد بین، ئەگەر بێتەوە ئەو زوڵمەی کە ئەمە لە ناوە خۆ یەکتری دەیکەین نەمینێن، مستەحیلە ئەوانە یەک دەقە بتوانن حکمی ئێمە بکەن، خۆش ئەمە قبوڵ ناکاتن. جا بۆیە خوای گەورە ئەفەرمی ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. بزانە ئەم ئایەتە بە دوو زاویە تەمەشایکە. یەکەمین ئین الله لا یغەیر ما بقوم، خوا لە هیچ قەومێک تێک نادا. ئەگە قەومێک لە خۆشی و سەعادەت و بەختەوەری و هەبوونی دابن، خوای گەورە لێیان تێک نادا، حتا بە خۆیان لە خۆیان تێک نەدەن. ئەو جارە وەرە لەو زاویە تەمەشاکە ئین الله لا یغەیر ما بقوم، هیچ قەومێکیش وەسع و حاڵیان باش نابێ، وەسع و ئاریان ئارام نابێ، ژیانیان پڕ عەدالەت و بەختەوەری نابێ، هەتا لە خۆیان دەستی پێ نەکەن. دێکەواتە ئەگەر ئێمە بمانەوێ زاڵمان هیچ کە حکممان نەکەن، بمانەوێ ئەو زاڵمان و گەندەڵچیانە لە کۆڵمان ببنەوە، دەبێ وەزاری لە خۆمان دەست پێ بکەین. ئین الله وما كان الله مهلك القرى إلا وأهلها ظالمون. خوا لە هیچ قەومێک تێک نادا ئیلا گە قەومەکە بەخوا زاڵم بن. بۆیە ئەم زاڵ مستەمکارانە عەمەلی خۆمانن. عمالكم أعمالكم كيف تكونوا يولى عليكم. ئەوانە عەمەلی ئێمەن، کردەوەی خراپی ئێمەن،
بۆیە ئەوانش قەڵەو بوونە بەسە ئێمەدا ئەو ئیستبداد و ئەو زوڵمە دەکەن. دەکەواتە دەبێ ئێمە خوشکانم برایانم دەبی بە جددی ئێمە بە خۆدا بچینەوە، بە جددی ورد ببینەوە لە ژیانی خۆمان، بە جددی لە هەموو جومکەکانی ژیانمان، فەردمان، ژنمان، پیاومان، گەنجمان، پیرمان، تازیرمان، دکتۆرمان، مەحامیمان، هەمومان، مامۆستامان، داعیمان، مەلامان، عالیمان، زانامان، جاهیلمان، هەمومان دەبی بە خۆدا بچینەوە. ئەو زوڵمەی کە ئێمە پێ مبتەلاین لە خۆمانە. ئەگەر ئەو زوڵمەی خۆمان چا کرد واللهی یەقینتان بێخوای گەورە دەروی خێر دەکاتەوە و وەزعی هەر هەمووشمان باشتر دەکە و ئەو زاڵ مستەمکارانش ناتوان ئەوە بە کەیفی خۆ مقدراتی ئێمە بخۆن. دێکەواتە ئازیزانم یەکەمیشت دەبی دەست پێ بکەین بزانی ئێمە لە چێوە زوڵم لە خۆمان دەکەین. سەید قوتوب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیری لە ئەوەی ئەو ئاەتانەی کە باسی سوورەتی بەدر باسی حادیثەی بەدر دەکەن شەڕی بەدر ئەوەی شەڕی ئوحد دەکەن زۆر قسەیەکی جوان دەکات. دەفەرمێ هیچ کاتێک باتیل دەرەخەتی حەق نایە، هیچ کاتێک چکە هەموو کات حەق خوای لەگەڵا، بەڵام کەنجێت ئەو حەقە زەلیل و زەبوون دەبی لە بندەستی باتیلی ئەگەر بێت و ئەم حەقە باتیلی تێدا بێ، ئەم حەقە باتیلی تێدا بوو کەنجین ئەم حەقە پاک بووە لە باتیل ئەو وەختی خۆی گەورە باتیلەکە ئەفەوتێنی و حەقیش بەسەر دێخیتن. ممکنە ئێستا بڵێ مامۆستا ئێمە حەقین، ئێمە نوێژ دەکەین، ڕۆژی دەگرین، خوا دەپەرستین، خوامان خۆش دەوێ، عیبادەت دەکەین، بەڵام ئەی بۆ ئەو ناحەقانە ئەوها لە سەرماندا مسەڵەت کراون. خوشکانم برایانم واللهی ئێمە ناحەقمان زۆر تێدایە، باتیلمان لە ناوە خۆ گەڵاڵەدایە و حەشرمان داوە، بۆیە هەستی پێ ناکەین و بۆیە ئەم باتیلەش ئەوها بەزارێک ئێمە دەسەوسێنێتەوە. دێکەواتە زۆر دەبی بە عەقڵی و بە وریایی لە جێ ڕۆشنایی و ئاەت و حەدیثەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام تەماشایەکی حاڵ و باڵی خۆمان بکەین بە وردی بزانین چەند باتیلمان تێدایە و چەند زوڵم و ستەممان تێدایە، بۆی ئەم زوڵم و ستەم و باتیلانە لە خۆمان دەربینین ئەو کات یەقین بن خوای گەورە نوسڕەتتان دەدا، خوا لەو میحنەت و ناخۆشی و لەو زاڵ مستەمکارانەشتان نەجات دەداتن. یەکەمین زوڵم کە ئینسان دەیکا زوڵمە لە نەفسی خۆی. گەورەترین زوڵمیش ئینسان کە لە نەفسی خۆی دەکا شرکە، ئینە شرکە لەظوڵم عەظیم. بەڕاستی پەیداکردنی هاوتا و شەریک بۆ خوای گەورە زوڵمێکی زۆر گەورەیە. ئەبسەد شەریککردن و هاوتا و پەیداکردن لە بۆ خوای گەورە هاواری غەیری خوایە. ئیذا سەئەلتە فەسئەل الله وإذا استعنت فاستعن بالله. ئەتوو ئەگەر هاواری کەسێک دەکەیت تەنها هاواری خوای بکە، هەر خوا شایستەیە کە هاواری بکەیە و داوای شتی لێ بکەی. ئەگەر تۆ ئیستیعانە بە هەر شتێکی دەکەی پەناو دەتەوێت کەسێک ببتە پەناو و پشتیوانت، هەر خوا قابلیەتی و هەر خوا شایستەی ئەوەیە کەوا بیکەیتە پشت و پەنای خۆت نەک کەسێکی تر. دێکەواتە توخوا ئەوە ئەبسەد دەرسی عەقیدەیە لە ئیسلامەتیدا. ئێمە واین توخوا کاتێک کە خوشکێکمان منداڵی نابێت ئەوەڵ جاری هاواری خوا دەکە، یان هیچ دکتۆر نامینێ کە مەعیوز بوو ئەو زەدرە مامۆستا دوعایەکەم بۆ بکە. کەسێک کە نەخۆش دەکەوی هیچ دکتۆر نامینێ کە مەعیوز بوون ئەو زەدێ لە دەرکەی خوای گەورە دەدا. دەبێ ئەوەڵ زاری وإذا مرضت فهو يشفيني، دەبێ ئەوەڵ زاری تۆ لە دەرکەی خوا بدەی. ئەوە تەوحیدە، ئەوە دووریە لە شرک و ند و پەیداکردنی هاوبەش لە بۆ خوای گەورە. دێکەواتە ئەمە هەزارێ زوو لە عەقیدەکە لێمان قەوماوە، زارێ زوو لە تەوحید لێمان قەوماوە کە ئێمە بەڕاستی تەوحیدێکی خاڵوس و مەزبوطمان نییە. زوڵمی دووەم خەڵکی بەناحەق کوشتنە، کەڕۆ دەبینی بە چاوی خۆتان لە پێش ئیعلامەکاندا خەڵک بە ئەتەف یعنی بە کەمترین سەبەب دەکوژرێ. توخوا ئینسان لە فولایەتی بکوژرێ، ئەمە چیەوە؟ ئەمە چ فەزاعەتێکە؟ ئەمە چ ژیانێک؟ ئەمە چ دارستانێکە خەڵک لەسەر یەک فولایەتی بکوژرێتن؟ یعنی ئەوە سەیرە کەواتە خەڵک ئەمڕۆ لەسەر کەمترین شت دەکوژرێ کە حەقیش نییە لەسەر ئەم قەزیە بکوژرێتن. زوڵمی سێیەم ماڵی یەتیم خواردنە. إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. بەڕاستی ماڵی یەتیم خواردن
زوڵمێکی زۆر زۆر گەورەیە خوای گەورە ئەفەرمیتن خوا چەند کەسمان ئێمە زۆر وریاین لەگەڵ ماڵی یەتیم چەند کەسمان وریاین چەند کەسمان لەسەرخۆ بەدیقەتین لەگە ماڵی یەتیم چەند توانیتمان ئەو ماڵی یەتیمە بپارێزین یان ماڵی یەتیم وەکو گەزۆ و لەو زینە دەیخۆین ئەوەندە بەتامە نەک ئەوە وەکو حەلەویاتی ئەبوو عەفیف وایە ئەوەندە بەتامە کە دەیخۆین وە دەزان هەر قیامەتیش لیە دێکەواتە بەڕاستی ئەوە زوڵمەکان هێشتا وردەکانمانە زارە ئەو زوڵمانەی کە ئەوە زەقە و دیارە و ئێمە هەستی پێ دەکەین زوڵمێکی تر کە ئێمە دەیکەین ئەوەیەکەوە زەوی داگیرکردنە بەڕاستی خەڵکێکی زۆر گرفتارە ئەوانەی کە زەوی و زاریان هەیە ئەوانەی کە چ لە گوندەکان چ لەو دەشتەی خۆمان هەمووی دەبینی ئەو زیران تەعەدا لەو زیرانی کردێت توخۆبی هینایتە پێش ئەوە حەقی خۆینە دوو خەتی دەڕاستە لێدا بەگەرە خۆی کردیە ڕێی داگیر کردیە ئەی ئەوانە هەموو داگیرکردن نینە ئەی ئەوانە هەموو زوڵم نینە لە زیرانەکە دەکرێتن و پێغەمبەریش ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک یەک بسعار بە زوڵم داگیر بکاتن توق الله 7 أراضين دەفەرمی خوای گەورە لە 7 طبقەی زەوی دەباتە خوارێ ئەگەر یەک بستە زەوی ئەتوو بەناحەق داگیر بکەیت خاڵێکی تر لەو زوڵمانەی کە ئێمە دەیکەین ئەوەیە سون خواردنی بە درۆ بۆی حەقەکی بۆ ئەوەی ناحەقەکی بەدەست بینی سون خواردنی درۆ بۆی شتێک ببێتە ئیتو کە حەقی تۆ نییە مالعلم سوور دەزانی ئەو ئیشە ئیوی نییە سوور دەزانی ئەوە حەقی ئیوی نییە سوور دەزانی ئەو ماڵە ئیوی نییە بەڵام دێ سوندی لەسەر دەخوا بە قورئان کە دەر ئەو ماڵە ئی منە و ئەوە زۆر بووە ئازیزانم ئەوە زۆر بووە لە معاملات لەوانەی کە معاملات دەکەن لە بازار ئەوان دێن شکایەتی حاڵی خۆیان دەکەن ئێمە دەکەن کە چەند بە ناحەق ئەو کابرایە بەبێ منە سون دەخوا هەتا ئەو ماڵە ناحەقە و ئەو ماڵە پیسەی بخواتن و پێغەمبەریش دەفەرمی صلی الله عليه وسلم هەر مسلمانێک مەقتەطع حق امرئ مسلم بيمينه أوجب الله له النار دەفەرمی هەر کەسێک بە سوند بە درۆ سوندی بە درۆ سوندێک بخوا لەوەی حەقی کەسێک بخوا خوای گەورە واجب دەکا کە بستە جەهەنەمی واجب دەکا لەسەر خۆی کە ئەو کابرایە بباتە جەهەنەمی خاڵێکی تر لەوانەی کە بەڕاستی ئێمە زوڵم دەکەین خواردنی ماڵی خەڵکە خواردنی ماڵی خەڵکە ئەمە بە چەند جۆرێکی هەیە دوو جۆریان باز دەکەین جۆرێکی لەوە کابرایەک دێتە کە من دێتە کلای بەڕێستان پێتان دەڵێ وەڵڵاهی کاکە زۆر محتاجم وەڵڵاهی زۆر وەسعم خراپە خێرت دەکاتێ 100,000م بە قەرض بدێ 200,000 وەرەقەک دە وەرەقە ئەوەندەم ئەوە بە قەرض بدێ بە ماوەکی 2 مانگ لە بۆ دەیمەوە وەڵڵاهی نێ ناگەڕم ببتە 2 مانگ و 1 ڕۆژ لۆ دەیمەوە کابرەش نەک 2 مانگ 6 ساڵە هەر تەلەفۆنی قەپات کردیا تەلەفۆنی لۆ دەکەم هەر جوابیشم نەداتەوە ئەگەر لە زێیان بیگەمێ برێم کاکە حەقەکەم مارد خرانە بێ ئەرە وەڵڵە چیە قابلە هەر پارەی توم لەکنە یان قەرداریش دەکاتەوە لەسەر باری خۆت پیاوەتی لەگە کرد یارمەتیت دا ویستت مساعدەی بکەیت قەرداریش دەکاتەوە بەڕاستی ئەمە زوڵمە خاڵی دووەم کە ئێستا زۆر بووە لە بازار کابرای دوکاندار شت دەینی لە دوکاندارێکی جملە دەرمانی دەینی قوماشی دەینی هەر شتێک دەینی کە بچی بکڕیتن دەبینی ئەوە هەر نایداتەوە قەردەکەی نادایتەوە کابرای دێتن دەسیتن پێی دەڵێ کاکە هاتیمە بای 20 وەرەقە شتی دەبم ئەدی 20 وەرەقەی قەدیم بابە ئێستا 20 وەرەقە دەدەمێ بای 20 وەرەقەی دەبە کەواتە هەر نەیداوە بەردەوام ئەو کابرایە پارێ ئەو محەلە و ئەو مەخزەنە و ئەو تازیرەی لەکنە سبحان الله بزانە ئەوڕۆ بڕۆکن جملە فرۆشەکان بڕۆنە ئەو بازارێ دەرێ وەڵڵاهی مامۆستا نیوەی ماڵم بوویتە قەرد نازانم کو ئیشکەم ئەگەر ئیش ناکەم ئەو هەموو پارەم هەموو دەڕواتن ئەگەر ئیش دەکەم وەڵڵاهی ئەو حاڵمە ئەو باڵە نە قازانجم دیارە نە سەرمایم دیارە لە بە قەردی کورە ئەو عارەبانانەی لە کۆرانان دەگەرن ڕزقی دەفرۆشن بەوەڵڵا ئەوانی شکایەتیان کردیە لە دەست ژنان دەرن مامۆستا هەیە بای چەند ملیۆن هەتا ئێستا تەڕی بردێ پارەی نادە سبحان الله باش ئەگەر لۆ پارەت حازرە بە سۆرا و سپیای بدەیت دەست بەجێ پارەت دەدەیت ئەو لۆ بە ئەو قوربەسەرە ڕزق فرۆشەی پارەی نادەیت زان ناشدا کابرای قوربەسەر ئەوەی دوکانداری کۆرانان دەبینی ماوەک ئەو ژنە لێ دەژێرتەوە قوماشی لێ دەژێرتەوە شتی لێ دەژێرت و هادەکە ماریان بار دەکەن کابرا دەرێ بە قورئان مامۆستا پێز بنەوە قەردارە ناسام چوونە چێش بزانە بابە ئەوە هەموو زوڵمە وەڵڵا زوڵمە ئەگەر یەک شتیش بجێڕیتەوە یەک دەستکە کەرەوز کە 250 قیمەتەکەی
ئەگە قەرداربی لەسەر هەر حسێبە و هەر بە زوڵمیش حسێبە لە ڕۆژی قیامەتێ. زۆر وریابی برایانی بەڕێزم ئێمە زۆرمان خاستە خوشکەکانمان ئەغڵەبی ئەو عەرەبانەی بە کۆرانان دادێ هەر عەرەبانەکەی بگرێت دەفتەری بکە هەمووی ناوی خوشکەکانی لێ نووسرایە هەموو ناوی داکم و خوشکرد و خێزانمان هەر هەمووی تێدا لە هەموو قەردارن و ئاگاشمان لێیان نییە. خاڵێکی تر لەوانەی کە زوڵم دەکەن کە بەشێکە لە زوڵمان لە ناومان ڕشوە و بەرتیلە. خۆ هیچ ئیشێک ناڕوە لە دائیرەی بەبێ ڕشوە و بەرتیل هیچ ئیشێک ناڕوە. تەلەفۆن دەکەن مامۆستا وەڵی ئەوە یەکێک دەیەوێت ئیشەکەم لێ بکە بەڵام مسبەقەن دەرێ و ئیشە ناکرێ هەتا ئەمن دەوی فلان و فلانی چەور نەکەم. ئەی ئەوە ڕشوە نییە براکەی من، ئەی ئەوە بەرتیل نییە. کابرای مقاول ئەگە بەرتیلی نەداتە مهندیسەکەی لە بۆی نانووسی. کابرای مقاول ئەگەر بەرتیلی نەداتە بانقی پارچەکەکەی لۆ سرف ناکەن. هەمووی بووتە بەرتیل، هەموو ژیانی ئێمە هەمووی بووتە بەرتیل. هەر دەستی هەر دائیرەکی ئیشتە بێ ئەگەر بێت و دەویان چەور نەکەی ئەوە ئەو ئیشە لە بۆ ناکەن. ئەی ئەوەش زوڵم نییە؟ ئەوەش خواردنی ماڵی یەکتر نییە بە ناحەق؟ ئەدێ ئەو خوار ئەو ڕشوەت و بەرتیل لەعنەتی لێ نەکراوە؟ حەقی خۆتە، حەقی خۆتە لە دائیرەکی کە ئیشی لە بۆ بکەن نایکەن ئیلا بە بەرتیل نەبێ. یان دەگەڕێی دەسوڕێ هەتا دەرارەکەی دەدینەوە هەتا دەرارەکەی دەدیتەوە ئەو دەرارەی کە دەزانی ئیشەکەی بکە. قوربانت دەبم سندت دەوێ بەس ئەویشەم لێ ڕاپەڕێن لەو دائیرێ مردم وەڵڵا هەندی بێم و بچم دەرەبی دەمن ئەوەندە پارەش بدە بڕۆ حەق نەبێت چا ڕۆژ کەورە و مەعامەلەکەت لەناو دەسێ بە مەزبوطی. ئەی ئەوە زوڵم نییە؟ ئەخە چۆن ئێمە داوای ئەوە بکەن خوای گەورە ئەو زاڵمانە لا بە کە بە خۆمان لە زاڵمەکان زاڵم تر بین. زوڵمێکی تر کە ئێمە دەیکەین خواردنی ماڵی عامە، مولکی عام. کابرایەک دەبینی دەبتە بەرپرسێک دەبتە مدیری دائیرەیەک دەبتە شتێک لە شوێنێک دادەمەزرێ. حەقا ئەو کابرایە زۆر ئەمین بی لەو شوێنەی چکە ئەم شوێنە مولکی عامە. هەموو خەڵک وەکو یەکە لە بۆ خەڵک کو لە بۆ ویش لە بۆ خەڵکی هەموو وەکو یەکە. بەڵام بەداخەوە ئەو کابرایە شوێنەکەی خۆی ئیستیقلال دەکا. مولکی عامی ئەو دەوڵەتەی دەخوا و جێشی لێ نییە. ئەگە دەرێ بابە کوڕە تو بۆ دزی دەکەی حرامە درە مامۆستا حکومە بخۆی گەندەڵە دەتەوێت ئەمە ساڵح بم زانە دێکەواتە هەموو بە گەندەڵی بڕۆین ئەگەر سەر و بۆگەنی بوو دەبێ هەتا خوارێ بە بۆگەنی بڕوە ئەوە عوزر نییە ئەوە قبوڵنی نەکەن خوای گەورە فلان گەندەڵە دەبێ منیش گەندەڵ بم مادام مدیر عام و وەزیری دائیرە کەم گەندەڵە دەبێ ئەمیش گەندەڵ بم شتیوانیە بابە هەر یەکە ڕۆژی قیامەتێ حسابی لەکە خۆی دەکرێ تۆ لەگە وەزیرت حسابە لەگە ناکرێ تۆ بە تەنە حسابە لەگە دەکرێتت. ئەمە زۆر خەتەرە ئەو مەفهومە سەقەتانە لە ناو ئێمە پەیدا بووە بۆیە بە حەدێک ئێمە دەستمان و چوویتە ناو گەندەڵی خوای گەورە قەت حاڵمان بۆ چا ناکاتن. تبێ ئێمە باش بین بە خۆمان دابچینەوە ئەم کورسی ئەمانەتی خۆی ئەم خەڵکە بەستە زمانە کە دێ معاملەی دێ ئەمن معاملەی لە بۆ بکەم ئەوانە مەسئولیەتە دەبی جێبەجێ بکەم. مڕازعەکی قوربەسەر دێتە دائیرێکی ماندی و مردی تەکسی گرتیە بە فەقیری و قوربەسەری مۆزەفەکە تااقەتی نییە بەڕێیکە خۆڵقی نییە پۆبجی دەکاتن یان مەشغوڵە بە فەیسبووکی یان مەشغوڵە بە ئەوەی تەنیشتەکەی تااقەتی نەویشە لێ بکە یان جەیەکەی خۆی بەجێش دێ دەبێ من 2 ساعت ئینتیزاری کاکەم بکەم هەتا دێتەوە تەوقیعەکەم بۆ دەکا. ئەی ئەوانە زوڵم نین؟ ئەو کابراش قسەی دەکات درە مامۆستا ئەوانە زۆر زاڵ من دەزانی هەتا بنەقاقیان ئەوانە زوڵم و گەندەڵی کورە بەخۆت گەندەڵی کورە بەخۆت مجرمی بەخۆت زاڵمی بۆیە ئەو زاڵمانەش حکم لەسەر دەکەن. ئێمە بۆ خۆمان زوڵم لە خۆمان دەکەین بەخۆی ئەوانە هەموو زوڵمن هەستیش پێ ناکەین. زوڵمێکی ترکە لە ناومان بڵاو بوویتەوە و هەستیشی پێ ناکەین ئەوەیە دڵسارکردنەوەی ژنان لەسەر مێردیان ئەمەیان زۆر خەتەرە. دڵسارکردنەوەی ژنان لەسەر مێردیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثێکی هەیە 2 جۆرە سارکردنەوە باز دەکات. یەکێکیان دەفەرموویتن من خەبەبە خادما على أهله فليس منا ومن أفسد امرأة على زوجه فليس منا. ئەمە زۆر خەتەرە. دەفەرمی ئەوەل زاری باسی خادمێک دەکات دەبینی کابرایەک کەسێک لە شەریکەیەک ئیش دەکات مهندیسێک ئافرەتێک خوشکەیەک کەسێک لە شوێنێکی ئیش دەکات
زۆر ئیشەشی ڕێک و پێک دەکا شەریکەکەی کە تەماعی دەستێ دەر وەڵڵاهی ئەگە ئەو مۆزەفەی بینمەکنە خۆم ئەو مهندسەی بینمە خۆم ئەو کەسەی ئەو عاملەی بینمەکنە خۆم زۆر مەزبوط دەبی دەسەر بم پاڵی دەرێ چەندە دەداتێ وەڵا 8 وەرەقە کورەوەرەم 10 وەرەقە دەدەمێ ئەوە چیاش وەرەقە ئەوە ئیفسادکردنی ئەو کەسەی نییە ئەوە دڵسارکردنەوەی ئەوە نییە کە وەی لێ دەکەی لە کنەوەی بڕوا و بەجێی بێڵێ ئەمە زوڵمە بەڵام ئەوەی کە ئەمە دەمێ باسی بکەم دڵسارکردنەوەی ژنا لە زەمێردیە ژنێک دێتەکن برایەکیش بڕک دەردە دڵی دەکاتن لەسەر مێردەکەی یەکسەر ئەو برایە لۆ من لێی دەکاتە علاقاتی خیانەت و ئەو قوربە سەرەی مێردەکەی لە دڵی خۆی فڕێدەدا لە بە ئەو کابرایی ئەمە زوڵمە برا ئەمە زوڵمە خوشکانی من ئەمە زوڵمە نابێ هیچ کەسێک هیچ ژنێک سارکاتەوە لەسەر مێردی خۆی لە بەخاتری نەفس و هەوای پیسی خۆی زۆریش هەنە حتا مامۆستایانیش ئەو دەردە و ئەو زوڵمەیان کردووە بەڕاستی کەسێک کە ژنێک معاناتێکی هەیە دەردێکی هەیە دێ لە خزمێک لە کەسێک لە بڕوا پێکراوێک لە مامۆستایەک دێ دەردە دڵی دەکا تۆ نابی ساردیکەیتەوە لەسەر مێردەکەی تۆ نابی بە ناشەڕی عیلاقەی لەگە ببەستی ئەو بەستە زمانە نازانی سار دەبتەوە لەسەر مێردەکەی خۆی ڕچی لە مێردەکەی خۆی دەبێتەوە چەند جار مەشاکلی زۆر گەورەمان هەیە لەسەر ئەوەی بەڕاستی کەسێک چووە ئەو ژنەی سار کردیتەوە لە مێردەکەی خۆی پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام من ئەفسەدە ئیمڕەئەتەن عەلا زەوجیها فەلەیسە میننا هەر کەسێک هەر پیاوێک کە ژنێک سار کاتەوە لەسەر مێردەکەی خۆیەوە لە ئێمە نییە ئەوە لە ئێمە نییە لە ئومەتی محەممەد حسێب ناکرێ صلی الله عليه وسلم زوڵمێکی تر کە ئێستا زۆر باوە سون خواردنە لەسەر سەرفکردنی کاڵا و ئەو شتانەی کە دەیفرۆشین ئەو هەموو دیعایە دەبینی کابرا لە باتی ساحب ماڵەکە سوندی بەدرۆ دەخۆ کە کاڵایەکی باشە کە برنجێکی باشە کە ئاوە تەماتەیەکی باشە کە نازانم شتێکی باشە درۆیە ئەو سوندە درۆیە لە باتی ساحب ماڵەکەی وەکالەتەن سوندی لۆ دەخواتن کە ئەنەما ساحب ماڵەکە ئەو سوندە بە درۆی دەخوا ئەمەش حرامە مەش حرامە هەر کەسێک بە سوند ماڵی خۆی بڕوە سەرفکا و دیعایە بۆ بکە ئللا ئەو ماڵی حرام دەبێ و بەرەکەتیشی نابێتن خاڵێکی تر زوڵمکردن لە قوتابی خوێنکار بەڕاستی ئەوە چەند ماوەیە کە زۆر زوڵم لە تەلەبەی قوربە سەر و لە خوێنکار و لە قوتابیەکان دەکرێت چۆن ئەو مامۆستایی کە دەچی لە مەکتەبێکی حکومی دەرس دەرێتەوە زۆر بەبێ خوڵک دەرس دەرێتەوە بەڵام ئەو مامۆستای بڕۆ پارەی بدێ لە ماڵێ دەرسی پێ برێ بزان وەکو ئەو ئاگر دەرس بە تەلەبەکەی دەرێیان نا ئەمە خیانەت نییە ئەمە زوڵم نییە لەو تەلەبەی باشە کە ئەو تەلەبە فەقیرە دەست کورتە ناتوانی لە مەکتەبی ئەهلی و لە مەکتەبی ئەوانەی کە بە پارەی بخینی چ تاوانیەیە دەبێ ئەو مامۆستا ئەو زوڵمەی لێ بکە و زۆر تەلەبە و خوێنکار و قوتابیش هەبووە واللهی لە تەلەبەکانی کە زیرەکتر وە بەڵام چونکە کوڕە مەسئولێک دەبێ دەرەجێ ئەوەل بی کوڕە مەسئولەکەیان یەکەم کردووە یان ئەوە بابی دەسەڵاتێکی یان پارەی هەیە یان باوکی پارەی دەداتە مامۆستایەکان و دەوی مامۆستایەکانی چاورکرێ دەبێ ئەم کوڕە یەکەم بکرێت لە مەکتەبێ ئەمە زوڵمە بەڕاستی ئەوە هەمووی زوڵمە و هەستیشی ئێمە پێ ناکەین زوڵمێکی تر کە ئێستا لە ناومان پەیدا بووە ئەوەیە کە خیانەتی علمیە خیانەتی علمی ئەوەیە هەر مامۆستایەک هەر مەلایەک هەر داعیەک دەبێ بەڕاستی خۆمان دیکا لەگەر ئەو میلەتەی دەبێ هیمەت بکە لەگەر ئەو میلەتەی خەڵک فێرە زانین و زانیاری بکە ئەمما برێ وەڵڵا مامۆستا دەلەی گەڕملی ئەو خەڵکەی بشێ هیچ فێر نابنەوە من تاقەتم لە چێ بوو جێم لێ ڕاناگرن بەڕاستی ئەوە زوڵمە بەڕاستی ئەوە زوڵمە دەبەرەوەی ئەگەر ئەتوو دانیشتی و ئەو دانیشتی لێکەواتە فەیسبوک و پۆبجیبی و ئەو گەمە و بەزم و ڕزمی ئەوڕۆ ئەو هەموو حەلەقاتە دۆ بلاسکراوەکان ئەوان نسحەتی خەڵکی دەکەن جا ئەگە خەڵک خراپبوون هەنجی حەقی گلەیی نییە چکە بە خۆت تەمبەڵ بووی هەر نەستای ئیسلاحی ئەو مجتەمەع بکەی بە خۆت تەمبەڵ بووی دوو قسەی خێرە لە بۆ ئەو خەڵکە نەکرد بە خۆت هیمەتت دابەزی بوو نەهاتی نسحەتی یەکێک بکەی جا بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئازیزان مامۆستایان بانخوازان داعیەکان نابێ سار بن لەسەر ئەو خەڵکەدا نابێ بێئومێد بن لە ئیسلاحی ئەم خەڵکەدا دەبی بەڵکو دەبی زۆر بە هیمەت بەرزی زۆر بە وورە بەرزی بێن نسحەتی ئەو خەڵکە بکەن تۆ نسحەت بکە تۆ ئامۆژگاری بکە
بەجێ دەکەن بەجێ ناکە خۆ لە سەرەتوو نییە. وما علينا إلا البلاغ المبين وما على الرسول إلا البلاغ المبين. من بلاغی تو ڕوون بێ، جوان بێ، ئاشکرا بێ، ڕۆشن بێتن، باشان کە بەجێ دەکەن بەجێ ناکەن و عایدی تۆ نییە. بەڵام کە ئەتوو بەلاغن نەکرد دانیشتی بەڕاستی ئەتۆش هەر لەو زاڵمانە حسێب دەکرێت. زوڵمێکی تر کە ئێمە ئەیکەین ئەوەیە ئەو کەسانەی کە لە بن دەستی تون، ئەو کەسانەی کەوا لە بن دەستی تون، جا کوڕت بێ، کچت بێ، برات بێ، خزمتە، زیرانتە، دەبی بەڕاستی نەسحەتیان بکەی، دەبی بەڕاستی نەسحەتیان بکەی، حەریص بی لەسەر دینداریان، نوێژە ناکەی دەبی حیسابیان لەگەڵ بکەی، ئەگەر ڕوت و قوتن دەبی حیسابیان لەگەڵ بکەی، ئەگەر خەریکی شتی بێسەر و بەرین دەبی حیسابیان لەگەڵ بکەی. خۆکردکردنت بێدەنجیت و لەسەر ئەو ماڵ و منداڵ و ئەوانەی کە لە بن دەستتن بەڕاستی ئەمە زوڵمە. ممچینە برێمام وسە وەڵا بێتاقەت بووم، وەڵی هەر پێی دەرم بەجێم ناکە، کاکە هەر دەبی پێی بڕی، هەر دەبی پێی بڕی، نابی ئەتوو سار ببیەوە. عەزیزی من، جارێک بە کوڕەکەت گۆ نوێژی نەکرد، جارشکە پێی نارێەوە نەخر، هەر دەبی پێی برێەوە. لەبەرەوەی بەنی ئیسرائیل بۆیە لە ناوچوون، پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، بۆیە بەنی ئیسرائیل خوا لەعنەتی لێکردن. کاتێکەوە هیچی خراپەی دەکردیان گوت مەیکە، بۆ بەیانی دەیکرد خۆیان لێکرد دەکرد، لەگەرەوان هەر دەستا و دادەنیشتن. ئەمە سەبەبی لەعنەتە، ئەمە بە سەبەبی ئەوەی کە خوا غەزەب لە ئێمە دەگرێت. نابی سار بێەوە، هەموو ڕۆژێ پێی بڵێ، هەموو هەفتەی پێ بڕێ، هەموو مانجێ پێ بڕێ، هیچ سار مەبەوە. لەبەرەوەی ئەگەر تو بەردەوام لەگەڵی بووی، بەردەوام بە ئوسوبێکی جوان، بەردەوام بە قسەی خۆش پێت گوت، حتمەن ئەویش دێ بەجێ دەکا و ڕۆژێک دێ تەئسیری لێ دەکاتن. خاڵێکی تر لەو زوڵمانەی کە ئێمە دەیکەین بەڕاستی ئەوەیە ئەو هەر کەسێک کە لە لای تو کار دەکا، هەر کەسێک کە لە لای تو کار دەکە، جا معمەل بی، ماڵێ بی کە ئەو ئافرەتە قوربە سەرانەی کە هاتوون ئیش دەکەن، هەر کەسێک لە لای تو کارێک دەکا، ئەگەر بێت و حەقەکەی بخۆی تۆ زاڵمی. پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، دەفەرمی ثەلاثەة ئەنا خەصمهم یەومە القیامە، دەفەرمی سێ کەس هەنە ئەمن ڕۆژی قیامەتێ بەرامبەریان ڕادەوەستم، داوا و شکایەتم لەسەریان هەیە. یعنی کابرا دوور دەکەوێتەوە، ئەو خوشکە دوور دەکەوێتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دێ شکایەتی لێ دەکات لە باتی ئەو برایە و لە باتی ئەو خوشکەی. چێیە؟ کەسێک بێ ئیشی لۆ بکا بە جوانی، تۆ حەقەکەی بخۆی. وریابن لەوەی خوشکانم، برایانم، وریابن حەقی هیچ کەسێکمان نەکەوێتە لا. خاڵێکی تر لەو زوڵمانەی کە دەیکەین بەڕاستی ئەوەیە کە ئەو کەسانەی دوو ژینیان هەیە دەبێت زۆر وریابن مەیلیان بە یەک لایدا نەچیتن. هەر پیاوێک، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر پیاوێک لە خێزانێک زیاتری هەبوو مەیلی بۆ یەکەکیان چوو، ئەو ڕۆژی قیامەتێ لە ڕۆژی قیامەتێک کە زندی دەبین، ئەوها بە خواری زندی دەبێتەوە، ئەوە بە خواری زندی دەبێتەوە. بەڕاستی ئەمە زوڵمە. دەبێت ئەگەر خاوەنی دوو خێزانیش بی، دەبێ وەکو یەک چاو تەمەشایان بکەی، بە یەک چاو ناز و گۆزیان بدێ و حەق و مافیان بدێ. نەڵێ ئەوە عەرەبە دەیدەی جێلی نییە بە ئەم کوردەکەی تەفزیلتر بکەم، نەڵێ ئەوە عەرەبە جوانتر خزمەتم دەکا کوردەکە ئیهمال بکەی، نەخێر، هەموو وەکن وەکو یەکن و حەق و مافیشیان لەسەر ئەو پیاوە هەیە. پاشان یەک لەو زوڵمێکی تر لەو زوڵمانەی کە دەیکەین ئەوەیە عەدالەت نین بەرامبەر منداڵەکانمان. ئێمە عادل نین بەرامبەر منداڵەکانمان. دەبینی منداڵەکان بە یەک چاو تەمەشا ناکەی، بە حتا لە ماچکردنی منداڵەکان حیسابت لەگە دەکرێتن، کە منداڵ حەساسە، کە تۆ ئەو کوڕی لە باوشێ دەکەی ماچی دەکەی، ئەویت کە لە باوش ناکەی و ماچی ناکەی، ئەوی کە بریندار دەبێتن. یان بەس کوڕەکان برند دەکەی، کچەکان ئێمال دەکەی، ئەخ ئەو کچانەش بەستە زمانن، هەر لە تۆ بوونە، خۆ لە کوونە دیواران نەهاتینە دیواری دەرێ ئەوان بە هیچ دابنەی و کوڕەکان گەورە بکەی. زابابی وا هەیە هەموو سوڵتە و هەموو سڵاحیەتی ماڵێ دایتە کوڕەکەی کچەکانی ئیهمال کووە، ئەم کوڕەش بە کەیفی خۆ زوڵم لە خوشکەکانی دەکات. چەندەها خوشک شکایەت دەکەن کە ئەسڵەن میراثیشیان نەدرایەتی، ئەسڵەن حەق و مافێکیان نییە لەو ماڵەی، دەبرێت هەموو لە بەندەستی برا گەورەکانی تیان. بەڕاستی ئەو نەعەدالەتیە بەرامبەر منداڵەکان، ئەمە زوڵمە. زارێکی سەحابەیە کاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا، ئەو خێزانەکەم پێی گوتیمە شتێک بدەمە کوڕەکەیوی، پێی خۆشە ئەتوو شاهێد بی لەسەری. گوتی ئەتوو لۆ هەموو منداڵەکانی وەکو یەک ئەو شتە داناوە. گوتی ناوەڵڵا هەر لە بەخاتی داچیان دەیدەمەوەی. فەرمی ئینی لا ئەشهەد
ئەمە شاهدی لۆ نادەم فإني لا أشهد على الجور ئەمە شاهدی لەسەر زوڵم مستەم نادەم لە بۆ تو دەبێ هەموو منداڵەکان وەکو یەکبی اتقوا الله واعدلوا بين أولادكم لەخوای بترسێن و لە بین منداڵەکانتان فەرق و جودایی مەکەن. زوڵمێکی تر کە ئەوانەی ئێستا دەیکەین عەزیزانی من ماڵی ژن خواردنە. زۆر پیاو هەیە ژنەکەی قۆڕ بەسەر میراتێکی وەرگرتووە وەکو گەزۆی لێی دەستینی و دەیخواتن. باباوە حرامە، حرامە ڕجاءن پیاوان ماڵی ژنتان حرامە بیخۆن. ئەگەر ئەو ژنت مۆزەفە بوو معاشی هەبوو دەبێت بە ڕەزامەندی خۆی ئەو معاشەی بداتەت و ئەگە بە غەسب الحەیا لێی بستینی حرامە، ئەگە بە زۆری لێی بستینی حرامە. بەڕاستی لە بەرەوەی مڵکی خۆیتی زۆر ژن هەیە بەسە زمانی شکایەت دەکە وەڵڵی پیاوەکەی ماڵی دەخواتن هەرگێشی ناداتێ یان مارەیەکەی ناداتێ یان زێڕەکانی لێ فرۆشتیە ئەستەن لۆشی ناکردەوە و هەرگێشی ناداتی. ئەوانە هەموو زوڵمن کە زۆری لە زۆری لە ماڵەکانماندا پەیدا بوونە. زوڵمێکی تر لەو زوڵمانەی کە ئێمە دەیکەین عەزیزانم باسکردنی ناموسی خەڵکە بە غەیبەت و نەمیمەت و بوختان. بەڕاستی ئەمە زوڵمە. تۆ نابێ بە هەر ئەدنە حرەکەیەک ئەتو شوبهە و گومان لەو جیرانە بکەی یان لەو خوشکە بکەی یان لەو خزمە بکەی. زۆر خەتەرە، زۆر خەتەرە. نەکەن گومانی خەڵک بە خەڵک ببن. وەڵڵاهی ئینسان کە گومانی خەڵەتی گومانی خراپی بە خەڵک برد گونەحبار دەبیتن. چکە تو ناتوانێ دلیلێکی قاتع بینیەوە کە ئەو مەسئلە ئەو هایە. هەر بە گومان تۆ بە زەنی خراپ دەی باز دەکەی و ناموسیشی دەبەی لە گەڕەک و لە خزم و کەس و کارت کەوا ئەو های کردە و ئەو کوڕ ئەو های کردە. بەڕاستی گومانی خراپ شتێکی تاوانێکی گەورەیە زۆر ئاگاتان نەبی. خاڵێکی تر ئەوەیە زوڵمکردنی جیرانەکان لە یەکتری. بەڕاستی ئەمە زوڵمە. یعنی جیرانی هەر ئەسڵەن هیچ مڕعاتی جیرانی خۆی ناکە. سیارەی لە پێشەکەی ڕادەگری یان حسابی لە بۆ ناکە زات سرکاو بیتن منداڵ بیتن هەموو نەوع زوڵمێک کە لە جیرانان دەکرێت ئەمە زوڵمە. پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره. کەسێک کە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با جیرانی خۆی ئەزیەت نەدا. زوڵمێکی تر کە باز بکەین چەند زوڵمێکی کەم ماوە کۆتایی پێدەینین ئەوەیە ئەزیەتدانی خەڵک لە ڕێگاوبان بە دوو نەوعی. هەر کۆرانێک دەبینی پێشەش تاسەی لێ کاکە و تاسانە لۆ کردو بام خۆتو حکومەتنی خۆتو مرورنی ئەوە سێ و هەموو تاسانەتان کردووە. وەڵام مامۆستا سیارە سەرع پێدادی قەیدینا ئەمیش لەگەرتم دەزانم گەنجی متەهەویر و مەست و بێهۆش هەیە بە کەیفی خۆ بە کۆرانەکان دادن. بەڵام ئەوە نییە تو هەرێکی بلۆکەکی لە ماڵی زیاد ببینی لە زادەی دانێتن. بەڕاستی ئەوە ئەزیەتدانی خەڵکە و ئەزیەتێکی تر ئەوەی بە سیارە ئێمە یەکتری ئەزیەت دەدەین بە سیارە. بەڕاستی بە سیارەی ئەزیەتی یەکتر دەدەین. یعنی بە سەیەکدا دەشتێنینەوە مساعدە یەکتری ناکەین هەر شتێک دەبی دەیکەن یەک هۆڕ لێدان و هەرڵایەک. بەڕاستی ئەوە هەموو زۆر ئەزیەتانە هەمووی لە بابی زوڵم حساب دەکرێتن. خاڵێکی تر لەو زوڵمانەی کەوە ئێمە دەیکەین ئاخر زوڵمە زوڵمی دایک و باوکە. بەڕاستی گوناحە ئینسان داک و باب ناڵەی بێ لە بندەستی کچ و کوڕەکانی. وەڵڵاهی چکە دایک و باب ڕەزامەندی خوا لەگە ڕەزامەندی داک و بابە. ڕیضە الله فی ڕیضە الوالدین. بەڕاستی هەموو خوشکەکان هەموو برایەکان دەبێت زۆر ئاگامان لە خۆبی داک و بابی خۆمان لە خۆ تووڕە نەکەین. داک و بابی ئێمە بەهەشت و جەهەنەمی ئێمەن. وەڵڵاهی ڕەزامەندی داک و باب بە دەرەجەیە لە قیامەت بە دەرەجەیە. تۆ سەتا چەند ئەو داک و بابە لێ درازی بووە قوڕ بەسەر ئەو کەسێکەوە لە 150 کەمتر داک و بابی لێ ڕازی بن ساقیت دەبیتن. دەبا ئازیزانم ئەگەر دەتانەوێت هەموو ژیانتان پڕ خۆشی و بەرەکەت بێ خزمەتی داک و بابتان کەن با ئەزیەتیشتان بدەن با لە دەستیشیان ناڵەتان بێ ئەنگۆ لە ڕاهی ئەو خودایە سەبریان لەسەر بگرن. چکە دنیا بۆ خۆی ئیمتیحانە بەو ئیمتیحانە ئێوە بەرز دەبنەوە لە لای خودای گەورە. ئاخر شت بڵێم هەر تازرێک کە شت دەرەوە دەینی هەر دەرمانێکی ئێکسپایر بینی زاڵمە هەر خواردنێکی ئێکسپایر بینی زاڵمە هەر ئەدەواتێک و شتێکی خراپ بینی لە ئەو میلەتەی زاڵمە. هەر دکتۆرێک کەوا فەحسی خەڵکی دەکات لە حەقی خۆی زیاتر وەرگری لە عەمەلیات لە فەحس زاڵمە. ئەگەر هەر نەخۆشێک عەمەلیاتی نەویست عەمەلیاتی بکات زاڵمە. هەر سەدەلیەک هەر سەدەلیەک شەریک بێ لەگە دکتۆرەکەی بۆی ئەو مەوادە و ئەو دەرمانانەی زوو ئێکسپایر دەبن بەسە نەخۆشاندا سەرفکەن و ساغی کەنەوە زاڵمە.
ئازیزانی خۆ بە خۆتان دیتان ئەو هەموو زوڵمانەی کە باسمان کرد هەمومان تێماندایە لە خۆم ڕابگرە هەتا هەمومان و ئەوەی جێشی لە ئێمەیە هەر یەکەمان جوزئێک لەو زوڵمەمان لێیە دێکەواتە ئەم زوڵمانەیەوەی لێ کردووە ئەو زوڵماتانە زۆر بووە ئەخە ئەو زوڵمانەیەوەی کردووە ئەو زاڵمانە ڕۆژ بە ڕۆژ ئەستورتر و بەقوەتر و زاڵمتر بن لەسەر ئێمە واللهی ئەگەر بێت و ئێمە بمانەوێ حاڵمان باش بێ دەبێت لەگەر خوای گەورە سولح بکەین پەیمان بدەینە خوای گەورە هەر یەکێمان هەر باتلێکمان لە ناو ژیانیدایە هەر زوڵمێکمان لە ناو ژیانیدا ئەو زوڵمە فرێدەین و سولحکەین لەگەر خوای یەقینت بێ خوای گەورە دەری خێر دەکاتەوە ئەو وەسعەش باش دەکات ئەمما ئەگەر بێت و خوا نەخواست ئێمالی کەین واللهی هەم لە دنیا ناڕەحەت دەبین و هەم لە قیامەتیش ناڕەحەت دەبین دەزانین لە قیامەتی چ وەختێک ئەو وەختی کەوا ئەو ڕۆژە دێتە سەرسەرمان کە 93 ملیۆن میل دوورە 2 میل دەمینێتەوە کە ناکە 2000 مەتر یعنی ناکە 2 کیلۆمەتر ئەو ڕۆژە بەو زەبەلاحیەی دێ لە سەسەری ئەو خەڵکە دەدا ئەو خەڵکە دەکەوتە ناو ئارەقەی خۆی ئێوە چەند جار بیستیتان ئەو خەڵکە لە ناو ئەو ئارەقە و ئەو ئەزیەت و ئازارەی دەناڵێنی هەموو خەڵک هاوار دەکەن خوایە بەس حیسابی دەست پێ بکە خوا حیسابی دەست پێ دەکا کابرا زۆر کەیفی دێ ئەو خوشکە زۆر کەیفی دێ کوڕە دێرە زۆرم عەمرە کردیە زۆرم عیبادەت کردیە زۆرم نوێژ کردیە زۆرم ڕۆژی گرتیە زۆرم دوعا و زکر کردیە زۆر کەیف خۆش دەبی بەڵام کە دەستە مەیدانی مەحشەر کە دەستە حزور خودای گەور و حیسابی لەگە دەکەن هەهوو دەبینی یەک کۆمەڵە خەڵک هاتیە شکایەتی لێ کردیە ئەو زیرانی ئەزیەتدایە بوختانی بەوی کردیە زوڵمی لەکرێ کارەکەی کردیە حەقی فلانی نەدایە قەردی فلانی خواردیە ئیتر هەر یەکی دێ و لە چاکەکانی دەبن ئاخرێ هەرچی خرا چاکەیە لێی دەستین و هێشتان حەقی خەڵکیشی نەدایە و ئینجا خەڵکەکەش خراپەی خۆیان بەسەری دادەدەن و ئەو کابرایە بە مفلیسی دەمینێتەوە واللهی ئەگەر ئێمە غەمێک بە زدی لە دینداری و لە قیامەتی خۆمان نەخۆین هەمومان ڕۆژی قیامەتێ بەرامبەر خوا بە مفلیسی دەبینێنەوە ئەو کات بە مفلیسی فڕێمان دەدەنە ئاگری جەهەنەم کە یەک چاکەمان نییە پێی قوتار بین لە غەیری خراپە نەبیتن هیوادارم ئینشاءڵڵا تۆزێک فکر لە حاڵی خۆمان بکەینەوە بۆ ئیسلاحی خۆمان بکەین ئازیزانم بەڕاستی ئێمە دەبی بە جدی هەوڵ بدەین ئەو وەزعە بگۆڕین بەڵام ئەو وەزعە چۆن دەگۆڕێ ئەوەل جاری دەبی بە خۆمان لە خۆمان دەست پێ بکەین ئەو کات خوا پشت و پەنامان دەبی ئەم زاڵ و سمکارانش بە خۆیان بار دەکەن و ماڵ ئاوایی لەو خەڵکەی دەکەن هیوادارم سەر نێشان دەبن خوای گەورە هەموو لایەک مۆفەق بکە خوای گەورە ئیسلاحمان بکە خوا ماڵەکانمان پڕ خێر و بەرەکەت بکە پیا و ژنەکانمان ئیسلاح بکەی خوایە یا ڕەبی خودای لە بۆ خاتی ئیسمی عەزەمت ئەو زاڵمانش لە کۆڵ بکەیتەوە یا ڕەبی خودای لە بۆ خاتی ئیسمی عەزەمت ئەگەر قابلی هیدایەتن هیدایەتیان بدەی ئەگەر قابلی هیدایەتین خوای لە کۆڵ ئەو میلەتەیان بکەیەوە یا ڕەبی خوا دڵ و دەروونمان صاف و بێگەر بکەی خوای کێشەکانمان هەموو حەل بکەی یا ڕەبی خوای خۆشی و خۆشگوزەرانی بگەڕێتەوە ناومان وصلى الله على محمد وعلى آل محمد ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين